پرسی ڕفراندۆم ئێستا بۆتە باس و خواسی نێوشەقام و کۆڕ و کۆبوونەوە و دانیشتەکان خەڵکی پێوە سەرقاڵ کردووە هەر یەکە بە هیوایەک باس لەو پرسە گرینگە دەکەن لەگەڵ ئەوەشدا زۆرینەی خەڵکی پێیان وایە بەبێ ڕەزامەندی و چاودێری کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەنجامدانی ڕفراندۆم گرنگ و بایخی نابێت لە نێوخۆشماندا بە ڕەزامەندی تەواوی هێزە سیاسیەکان نەبێت گروتینی بەشداریکردن وەک پێویست نابێت لایەن پژگیری وڵاتانەمان بە پێویستە بەڵام ئەوەی لە هەمووی گرنگترە ناوخۆمانە ئێستا لەبەرەوەی ئەمە وەزعی ناوخۆمان لەبار نییە وەزعی سیاسیمان لەبار نییە پەرلەمان ئەمە پەچی کەوتووە کە یەکێکە لە پایە هەرە گرنگەکانی هەر وڵاتێک کەوتو پەرلەمانت نەبوو مانای ناتوانین داوای چی بکەیت و شتێکی ئاسایی نییە دەبێ ئابوورێکی بەهێزتا بێتن خوانەکە ئەگەر ئەو سنوورەکان لێدا بخرێ تۆمێ ناتوانێت ئێستا تەماتەیەکمانێکە بتوانین ژیانی ڕۆژانەی پێدا بن بکە ئاسایشی خۆراک یەکێکە لە هەرە پایە گرنگەکانی سربەخۆیان بەرەو ڕێفراندۆم. دوای بڕیاردان لەسەر دیاریکردنی ڕۆژی ئەنجامدانی ڕیفراندۆم هێزە سیاسیەکان بە تایبەتی شێچەتی نیشتیمانی کوردستان پێیوا بوو ڕیفراندۆم سەرکەوتوو نابێت بەبێ کاراکردنەوەی پەرلەمان و باشکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی خەڵکی کوردستان هەروەک لە نەخشە ڕێگاکەی یەکێتیدا هاتووە بۆیە دەبێت پێش ئەنجامدانی ئەو پرسە گرینگە هێزە سیاسیەکان ڕێک بکەون و هاوڕابن کە زامنی سەرکەوتنی ڕیفراندۆمە لە هەرێمی کوردستان. ئێماڵین بەڵێ بۆ ڕیفراندۆم بەڵام لەگەڵ ئەوەشدا بڵێ بۆ ئەوەی کەوا خزمەتی میلەتی کوردی یعنی بەشخورا بکەی ڕاستی چونکە ئەم میلەتی ئێمە ساڵانێکی زۆر خەباتیان کردووە بۆ ئەمەی کەوا بگەینە یعنی مافی خۆمان چەندها شەیدمان داوە چەندها یعنی خەباتمان کردووە بۆیان نابێ یعنی هەوڵ مادووبوونی ئەوان بە فیڕۆ بدەین بەڕاستی. ڕفراندۆم خۆی دەبی پشگیرێک دەبیتن پشگیری نێودەوڵەتی دەبیتن کاکە ئایا کوردستانی ئێمە سنوورەکان لێدا بخرێن چ دەکەین هەنجکە ئایا چی تەحملی ئەو مەسئولیاتی ئێمە ئەکاتن و چی بەرپرسیارەتی ئێمە هەڵەگریتن ئەگەرچی ڕفراندۆم و سربەخۆیی کوردستان تاکە هیوا و ئومێدی سەرجەم چین و توێژەکانی هەرێمی کوردستانە هەر بۆیە بە درێژایی مێژوو گەلی کورد لە هەوڵی بەدەست خستنی ئازادی و سربەخۆی و هێنانەکایی کیانێکی سربەخۆی کوردی خەباتی کردووە لەو پێناوەشدا هەزاران ڕۆڵەیە و نیشتیمانی کردوتە قوربانی لە ئێستاشدا داواکارن سەرکردایەتی سیاسی کورد ژیرانەتر و تۆکمەتر پلان بۆ ئەو پرسە چارەنووسسازە دابڕێژن بۆ ئەوەی لە ڕووی نێودەوڵەتی و پێشوازی لێ بکرێت و لە ڕووی ناوەخۆشەوە پشگیری تەواوی لێ بکرێت. دانیشتوانی قەزای سۆران پێیان وایە لە ئێستادا کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەندان قەیران بۆتەوە هاوکات هیچ پشتیوانیەکی نێودەوڵەتی نییە ریفراندۆم لە ئێستادا بەو پێ سەرکەوتوو نابێت. عوسمان کورسات نیوز سۆران.